کەوتنەوەی ئاگر لە ناو زەویە کشتوکاڵیەکانی گوندی هانەسوورەی ناوچەی نۆڕۆڵی بوویە هۆکاری سووتانی دەیان دۆنم گەنم و پووش و پاوەن و باخی جوتیارانی ناوچەکە. هۆکاری کەوتنەوەی ئاگرەکە دەگەڕێتەوە بۆ دروستبوونی کێشەی کارەبایی لە دەڕاسەکەدا کە لە کاتی دروێنەی گەنمدا دروست بوو بوویە هۆی سووتانی بەشێک لە دەڕاسەکەش. بێت و سایقەکە دەڕاستکەی نەبرێتە شوێنێکی کەنار و ئەو شوێنی لە پاڵیا وەردەیەەکە لەوانەیە زەرەری زیاتر بایە، بەڵام خۆشببختانە بە هیمەتی بەرگری شارستانی و حەریق و بەسەرپەرشتی کاک عابیدین لە هەڵەبجەوە گەشتە ئەسنای شوێنەکە و کۆنتترۆلی شوێنەکە لە ئەسنای ئەم گرگرتن و هینا نزیکەی 50 دۆنم گەنم زیاتر سوتاوە. ئەو ئاگری کرد و ئاگر کردو ئەمبەر بەنا ئەوەی ئێمە ئەوەی ئێمەشت ئەم دەشتە تاڕات دەست ئەمانەی ئێمە و گەنمەکە و باخەکە و ئیتر ئەو ئەشیاوانمانە سووتیاگە و دوایشە خۆی سەری تۆزە سەری حەزبەری سەری نەم سیارەکەم وەرگەڕیا و کەمی خۆم یێشم بێگە سیارەکەش نازانم بەخوا چی نوقسانە بەس شول بەخوا خۆم ماوەم باش نەوە دوۆن بێکەوە بەڵێ ئەوەی ئێمە حەلەکە ئێمە نەوە دوۆن بێ بەش ئێمە ئیتر کەمێکی خەڵکی تر سووتیا ئەم گوی ئەم کوڕە و ئەو دی ئەو پاشێتر سووتیاوە. تیمەکانی بەرگری شارستانی هەڵەبجە بە کەمترین ماوە توانیان ڕێگری بکەن لە تەشەنەسەردنی ئاگرەکە و کۆنتترۆڵیان کرد. هۆی کاری کەوتنەوەی ئاگەڕێتەوە بۆ ئەوەی کە لە دەڕاستە لە ناو ئەو گەنمایشی کردو و لە دەڕاستەکە و ئاگرەکە دروست بوو و هەروە دەڕاستەکەش بەشێکی بەداخەوەیش سوتاوە. لە ماوەی ئەم دوو ڕۆژەدا ئێمە لە 2 بۆ 3 ڕۆژە زیاتر لە 30 ئاگری جۆرە و جۆرمان هەبوو لە سنووری بەڕێوەبەرایەتیمان لە ئاگری گەنم و هەروە پوش و پاوان و لەم دوو ڕۆژێتدا ئەمە دووەم دەڕاستەیە بەو هۆیەوە کە زیانی بەرکەوتووە. بە پێی وتەی جوتیاران زیاتر لە 90 دۆنم گەنم و پوش و پاوەن و باخی جوتیاران لە ناوچەی نۆڕۆڵی سوتا بەهۆی کەوتنەوەی ئاگرەوە. جگەلەوەی ئۆتۆمبیلێکی دەڕاستەوە ئۆتۆمبیلێکی باربەر بەهۆی سووتان و وەرگەڕانەوە زیانیان بەرکەوت. سەڵاح جەمیل، کورسات نیوز، هەڵەبجە.